بینی خوشکێکی بەڕێز دەڵێت پیاوەکەم هیچ عیبێکی تیا نییە تەنها یەک عیب نەبێت، ئەویش ئەوەیە زوو تووڕە ئەبێ، تەحەمولی کەمە، تەحەمل ناکات، بەرگەی هیچ شتێک ناگرێ. ئێستا پیاوی وایە لە ماڵەوە بێ ڕۆژی دەیەها شەڕەکە. برای بەڕێزم، تۆ تەداخلی ئیشی ژن مەکە، تۆ پیاوی پیاو شوارە بتەیە، ڕیشت هەیە، هەندی ئیشەی هی ژنە پەیوەندی بە تۆ نییە، گسکەدا خێزانەکەی هاواری لێ ڕەسێ. ئەوانە بۆیە زۆرجار ئەوەندە خراپە، ئەوەنە بێت تەحەموول لە ئەو پیاوە، ژنەکەی ئەو دەقە دڵی خۆشی پیاوەکەی لە ماڵ نەبێ. بۆچی؟ لەبەرەوە لە ماڵەوە بێ سەرێشێنێ، تەداخلی هەموو شتێکە، چێشتەکە، تەداخلی ناوماڵەکە، تەداخلی هەموو شتێکەکە. ئەو ئیشی تۆ نییە. برای بەڕێزم، تۆ پیاوی پیاوەتی خۆت بهێڵەوە. پیاوەکەم تەنها عیبی تایە بێتەحەمولە. دەبینی بەهۆی ئەو تووڕەبوونەوە کێشە و مەشاکیل زۆر ئەبێ، تووڕە ئەبێ لە خێزانەکەیدا، لە مناڵەدا، بەهۆی ئەو تووڕەبوونەوە خەڵکە کوژەیە. چەند کەس خێزانی خۆی نەکوشت، پیاوی خۆی نەکوشت لەبەر تووڕەیی، کە سوکار و دراوسی خۆی نەکوشت لەبەر تووڕەیی. دەبینی جوێندان زۆرە بێت، جوێنەدا تەلاق، تووڕە ئەبێ ئەوە تەلاقم دای، مامۆستا تەلاقم خواردۆ تووڕە بوومە، ئەی تووڕە بووی بۆ 5,000 نەدڕان. خۆ هەموو تووڕەبوون ئاسایی نییە. ئەبێ من نمونێکتان بۆ دەهێنمەوە. ئەگەر کەسێ بێ بۆ لای تۆ خوانەکە، کەسێکی ئازیزی تۆ بکوژێ، یەک فیشێکی پێ ونێ بنێتە سەری و بیکوژێ، بێ بۆ لای تۆ بڵێ وڵات تووڕە بووم گردنمە ئازاگات، تۆ بڵێ چی؟ قەی نامادەم تووڕە بووی احتیادیە. نابێ برای بەڕێزم، وەڵام من تووڕە بووم بۆیە تەلاقم خوارد. ڕاستەکەیت، بۆ تەلاقە خۆی، بۆ سوێن ناخۆی. بەهۆی ئەم تووڕەبوونەوە تەماشا دەکەی کێشە و مشکیلەت زۆر بووە. لە حەدیثێکی صەحیح هاتووە، پیاوێک هاتە خزمەتی خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم، فەرمووی ئەی خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم، ئامۆژگاریم بکە. فەرمووی تووڕە مەبە. فەرمووی ئامۆژگاریم کە. فەرمووی تووڕە مەبە. فەرمووی ئامۆژگاریم کە. فەرمووی تووڕە مەبە. یەک لە دوای یەک. یەکی لە سەحابەکان کە گوێ لە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم، ئەفەرمووی بیرم کردەوە باشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ بەس تەنها فەرمووی تووڕە مەبە؟ نەیفەرموو تەقوای خوا بکە، شەریک بۆ خوا بڕیار مەدە، فلانشت فلانشت مەکە، بۆ فەرمووی تووڕە مەبە، لا تەغضب. ئەفەرمێ تەماشام کرد، ففكرت ما قاله صلى الله عليه وسلم فإذا الغضب يجمع الشر كله. بيرم كدوا والله پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم زۆر دانا و عاقڵ و تێگەشتووە. بيرم كدوا ئەوەی کە هەموو شەڕێک کۆ دەکاتەوە لە خۆی تووڕەبوونە. ئینسان کە تووڕە بوو هەموو شەڕێک لە ڕێگایدایە، تەلاقە، کوشتنە، لێدانە، جوێندانە، سوکایەتی کردنە، هەموو شتێک لە ڕێگای تووڕەبوونە تووشی ئینسان دەبێت. هەزارەها کەس بەهۆی تووڕەبوونەوە تەلاق درا، ژنی تەلاقدا، ژنەکە تووڕە بوو یا پیاوەک. هەزارەها کەس بەهۆی تووڕەبوونەوە خەڵکی کوشت، هەزارەها کەس بەهۆی تووڕەبوونەوە ڕۆحی لێسێنرا و کوژرا، کەواتە سەری کێشەکان تووڕەبوونە. ئەگەر پیاوەکە تووڕە بوو صیفەتێکی زۆر خراپی تێدایە. ناڵم ئینسان هەر تووڕە ئەبێ، بەڵام هەیە بێتامی کردو. ژنیش بە هەمان شێوە تووڕە بێ، کێشە و مەشاکیل لە ماڵەوە زۆر زیاتر ئەبێت.